إحقاق الحق والوقف بوجه القرارات الجائرة التي كانت تصدر من العقلية المتعالية والشوفية. 28 تەمووز ڕۆژێکی شکۆدار، خانەوادەی سەربەرزی شەهیدان، مامۆستایانی بەڕێز. ئەمڕۆ 28 حەوت یادی ڕۆژێکی شکۆداری خەبات و قوربانیدانی مامۆستایانی کەرکووک دەکەینەوە. ڕۆژێکیدا مامۆستایان شان بە شانی چین و توێژەکانی ئەم شارە بە خوێنی چەندین شەهید کە نۆیان مامۆستا بوون و برینداربوونی ژمارەیە کە بەدەیانیان مامۆستا بوون بەرگریان کرد لە کوردستانی بوونی ئەم شارە، بوون بە شورایەک بەڕووی ئەو کەسولایەنانەی هەوڵی سڕینەوەی ناسنامەی ئەم شارەیان دەدا و کاریان دەکرد لە پێناو دابڕینی ئەم شارە لە خاکی کوردستان و دژایەتی مافی ڕەوای گەلەکەمانیان دەکرد لەسەر خاکی خۆی. ئەم ڕۆژ لە بارودۆخێکی سەختدا ئەم یادە دەکەینەوە کە تێکڕای مرۆڤایەتی لە بەردەم هەڕەشەی پەتایەکی مەترسیدارە، بەڵام ئەوەی ئەم بارودۆخەی بۆ مامۆستایانی خوێندنی کوردی لە شاری کەرکووک سەختتر دەکات دواکەوتن و کەمکردنەوەی موچەیە کە بە تەواوی ڕنگدانەوەی هەیە لەسەر ژیان و گوزەرانی خەڵک. دیارە بارودۆخی شارەکە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لە ڕووی سیاسی و ئیداریەوە ئەوەندەی تر ئەرکی مامۆستایانی قورستر کردووە. بۆیە لێرەوە لە یادی ئەم ڕۆژە پرشکۆیەدا پەیمان دووپات دەکەینەوە کە بە هەمان ڕۆحیەتی بەرخودان و گیانفیدایی ڕۆژی 28 تەمووز ڕوبەڕووی هەموو هەوڵێک دەبینەوە و لەلایەن هەر کەس و لایەنێک بێت کە دژایەتی مافەڕەوەکانی کووردە لەم شارە. هەروەها جەقت لە جێبەجێکردنی داواکاری مامۆستایان دەکەینەوە بۆ چارەسەرکردنی گرفتی موچە بە گواستنەوەی بۆ سەر حکوومەتی ناوەند یان هەر ڕێگایەک موچەی ماگانەی مامۆستایان وسۆگەر بکات. لە کۆتاییدا سڵاو بۆ گیانی پاکەم، سڵاو بۆ گیانی پاکی سەرجەم شەهیدان، سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری کەلەکەمان و بە تایبەتی شەهیدانی مامۆستایانی 28 تەمووز.